بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست 2 ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا تێپەڕدەبێت کە تێیدا لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستان لەدەستدرا و تاکو ئێستش لێکەوتەکانی بەردەوامن و کورد نەیتوانیوە لە ڕووی ئیداری و سەربازی و سیاسی بگەڕێتەوە و ناوچانە. بە میواندەرێک لە بەڕێزان حەسەن بارام شارەزار لە کاروباری ناوچەدا بڕێنراوەکان، حاکم حەمدی گلی شارەزایی بواری سەربازی تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەنی. ئەمڕۆ 2 ساڵ تێدەپەڕێت بە سەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر کە بە بڕیاری حزبی پێشمەرگە لە ناوچە جێناکۆکەکان پاشەکشەی پێکرا و نیوەی خاکی کوردستان درایەوە دەستی حکوومەتی عێراق و بە سەدان خێزان لە کەرکووک و خوورمات و ئاوارە بوون و دەیان دووکان و ماڵی کورد لە دووستاڵان کران و سووتێنران. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک دەڵێت پێویستە کورد یەکگرت و یەکدەنگ بێت بۆ ئەوەی دۆخی کەرکووک جارێکی دیکە ئاسایی بکاتەوە. بەرپرسێکی گۆڕانیش ناکۆکی نێوماڵی حەزبەکان بە تایبەتی پارتی و یەکێتی بە هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەزانێت. وڵی بۆ کەرکووک دەبێت لەمڕۆ بەدواوە زیاتر لایەنەکان کۆبنەوەکانیان برەو پێ بدەن و لەسەر ئاستی باڵا ڕێکەون لەسەرەوەی کەوا کەرگۆزعی کەرکووک ئاسایی بکرێتەوە. بە زووترین کات ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبێتەوە بۆی پارێزگارێک بۆم کشارە دابنێ وەزعی کورد لەمە خراپتر نەبێت. چونکە ئەم خەتەرێک کە ئێستا هەیە سەبارەت بە ڕۆژ ئاوا دڵنیا بن هەرێمی کوردستانش ئەگرێتەوە ئەگەر کورد زوو فریای خۆی نەکەوێت زوو خۆی ڕێک نەخاتەوە و زوو ناوماڵی خۆی چاک نەکاتەوە ئەم خەتەرە زیاتر قەنەعەتم وایە لەسەر هەرێمی کوردستانی زیاترە بێت. پێمان وایە 16 ئۆکتۆبەر کە دروست بوو ناکۆکی هێزە سیاسیەکانی کوردستان بوو. هێزە سیاسیەکانی کوردستان ناکۆک بوون کە ناکۆک بوون فەراغێکیان کردەوە بۆ ئەوەی حکوومەتی عێراقی پەلاماری ناوچە کوردستانەکان بدات ناوچە کوردستانەکانی ژێر دەسەڵاتی حکوومەت هەرێم بۆی بیخاتە ژێر ڕێکەفی خۆیەوە ئەوەی مەبەستێتی لە تعریب و لەوانەی کە چەند ساڵە نەیتوانێت بیکە بێت بیکە لە دوای 16 ئۆکتۆبەر. 16 ئۆکتۆبەر ئەوەشمان پێڵێ ئێستا کاوار لە ڕۆژاوای کوردستان ڕژێمی تورکیا پەلاماری کوردەکانی تورکیای داوە. کورد لەم کاتەیە هەر چوار پارچەی کوردستان مەوقف و هەڵوێستێک جوانیان دەربڕیوە. ئەمەی تورکیا ئەوەمان پێڵێ کورد وایە دوای 16 ئۆکتۆبەر یەکڕیز وایە لە کوردستانی عێراقا ئێمە دوای ئەوە دابەشتر بوومان. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە جیاتی ڕێخستنی نێوماڵی کورد پارتی و یەکێتی کەوتنە یەک تۆمەتبارکردن بە خیانەت و ماوەی 2 ساڵە نەیانتوانیوە دۆخەکە ئاسایی بکەنەوە. چاودێرێکیش دەڵێت کورد نەیتوانی پند لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر وەربگرێت و بیکاتە وێزگەیەک بۆ تەبایی نێوماڵی خۆی. تەبان 16 ئۆکتۆبەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕووداوگەلێکی نائاسایین نایاسایین ڕووداوگەلێکن کە ئەتوانین بڵین خەباتی مێژینەی کوردی بۆ چەند ساڵێک گەڕاندە دواوە زیانێکی گەورەی بەر بە هەرێمی کوردستان کەوت بەر بە دانیشتوانی ناوچە جێناکۆکەکان کەوت بە تایبەت کەرکووک و دووس خوورمات و 16 ئۆکتۆبەر ڕووداوێکە بواە ئێمە لە ڕاستیدا پەندی بە جۆرێ لێوەربگرین کە 16 ئۆکتۆبەرێکی ترمان بەسەرنێتەوە. ئەوەی جێداخە ئەوەیە نە ئێمەوەک لایەنی کوردی توانیومانە 16 ئۆکتۆبەر وەک پند وەربگرین و بارودۆخی خۆمان ڕێک بخینەوە تا ئێستا، نا لایەنی بەرامبەریش تا ئێستا عەقڵیەتی 16 ئۆکتۆبەری گۆڕاوە. لایەنی بەرامبەر هەر وەک 16 ئۆکتۆبەر مامەڵەمان لەگەڵەکەن، لایەنی کوردیش بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە 16 ئۆکتۆبەر بکەینە وێستگەیەک بکەینە پردێک چەی پەڕێنین بچینە ئەو بەرەوە بتوانین لەو بەرەوە ناوماڵی خۆمان ڕێک بخین. ماوەی 2 ساڵە جگە لە نائاسایی بوونی دۆخی کەرکووک بە دەیان بەڕێوبەری ئەمنی و ئیداری کورد لە پۆستەکانیان لابراون دەسەڵاتی کورد لاواز کراوە و ڕاکان جبووری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بەدەیان بڕیاری دژ بە کورد دەرکردووە. هەموو ئەمانە نەیانتوانیوە پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی باشتر بکەن و هەوڵی جددی بدەن بۆ ئاساییکردنەوەی دۆخی شارەکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن سوپاس بۆ دەبتن کاک حەسەنگرد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین گەسەرەتا کەمێک باسی مێژوو بکەین بڵین ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر دوڕووداوی وابەستەی یەکترن پێ دوایە گەر ڕیفراندۆمان نەکرد وایە عێراق بە و حەجمە هێرشی دەکرد بۆ سەر ئەم ناوچانە بێگومان کە بمانەوێ قسە لەسەر ڕووداوەکانی نێو مێژووی گەلی ئێمە بکەین و دنیای سیاسەتی کوردی بکەین کە دنیای سیاسەتی کوردی دنیایەکی شێوا و دنیایەکە لەسەر مەزاج و لەسەر ئیجتیهادی شەخسی ئەوانە بنیاد دراوە بەداخەوە بۆیە ئەگەر بە فلاشباکێک بە مێژووی سیاسی کووردا شۆڕ بیتەوە خوارەوە هێندە هەڵەی زەق و ناشری نەبینی هەندێک جار پێت شەرمە کە بڵێ من بەشێک بوومە لەو مێژووە سەبارەت بە یەکێک لەو ڕووداوانە کە ڕووداوی 16 ئۆکتۆبەرە کە بە نەزەری من و بە بیرکردنەوە و هەسەنگاندنی ئەو ڕووداوە هێشتا پێویستی بە لێکۆڵینەوەی زیاترە بۆ دەستنیشانکردنی ئەو هۆکارانەی کە هاندەر بوون بۆ ئەوەی ئەو ڕووداوە تاڵە لە مێژووی ئێمە ڕووبدا و سەرنجام هەم زیانی مادی هەم زیانی سیاسی هەم زیانی ژیانی بەر خەڵکی ئێمە بگاوە کۆمەڵێ لە دەستکەوتەکانمان بکەونەوە ژێر دەستی مرکز. ئەگەر بین خۆمان داماڵین لە هەموو ئایدیا و هەموو ئینتمایاتێک بین تەقیمی ئەو ڕووداوە بکەین ئەو ڕووداوە بۆ ڕوویدا نیشانەی پرسیار بە تەسەوری من کۆمەڵێشتن یەکێک لەو هۆکارانەوەی کە جەناب ئاماژە بووی کرد ڕێفراندۆم بوو دەکرا هەم قەنەعەتیشی بڕایەکی کولی لە ناو هەموو هێزەکانە دروست نەبوو بوو هەم کۆمەلگای ئێمە هەم ڕۆشنبیرەکان و هەم لە ناو هێزە جیاجیەکانیشە بیرروبۆچوونی لەو بابەتە هەبوو کە پەلەیە ئەم هەنگاوە بۆ ڕیفراندۆم و هێشتان دۆخەکە لەبار نییە و هەروەها ئامۆژگاری دۆستەکانمان و پەیمان و بەڵێنی بەشێک لە دۆستەکانمان بۆی نەچینە یاریەکەوە کە سەرنجام بدۆڕین ئەمە خۆی هۆکارێکە بەڵام پێش ئەوە ئەو سیاسەتی کە قیادی کوردیان بەشێک لە قیادی کوردی کاری لەسەر کرد سیاسەتیی هەڵە بوو چی مامەڵەکردنی لەگەڵ مرکزە و چی مامەڵەکردن و ئیدارەدان لەو ناوچانەی کە پێڵێ ناوچەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم و چی ئەو مامەڵە سیاسیە هەرێمایەتی و نێودەوڵەتیە من کاتی خۆی بیرمە بێ لەوەی کە بیر بکەینەوە ئێرە لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووەمەوە مەیدانی سیاسی و بەرژەوەندەکانی کام لە زلهێزەکانە کەچی ئێمە ڕۆیشتین کۆمپانیای نەوتی ڕووسیمان هێنا لێرە عەقدی دەیان ساڵەمان لەگەڵیا کرد بێ ئەوەی بزانین ئەمە کاریگەری و هەڕەشەکانی چەند خەتەرن بۆ سەر ئەزمموی ئێمە و چەند بۆ ئەو هاوچێشە ئابوووریە بزنسەی کە ڕۆژ ئاوا بە تایبەتی ئەمریکا و بەریتانیا هەیەە بەڵگەشم بۆم قسەیە لە 7 ئۆکتۆبری 2017 شەریکە بەریتانیا نەوتێکە دێتەوە نەوتی کەرکووک وەرەگرێتەوە یعنی بەڕاستی دەبواە قیادەی ئێمە خوێندنەوەیکی باشی بۆ بکرایە و دوجاریش یەکێتر لەو هەڵانە هەفتەی پێش 16 ئۆکتۆبەرە من لە بیرمە ئەو گفتوگویانە و بە تایبەتی گفتوگەکانی دۆکان لە نێوان هەردوو سەرکردایەتی پارتیویچێتی و هاتنەوەی بەڕێز دکتۆر فواد معسووم سەرۆک کۆمار کورد دەیتوانی لەسەر ئەو داوایی حکوومەتی عێراقی وا ڕوونە یعنی پارتی ئەوەی قبول نەبوو برادانی پارتی ئەو ڕێکەوتنیان قبول نەبوو ئەگەر ئەو ڕێکەوتنایە بکرابایە ئێستا پێشمەرگەش لە کەرکووک بوو ئاسایشیش لە کەرکووک بوو دەسڵاتیش لە بەردەستی کورد بوو چۆنێنە ڕێکەوتنەکەەوە بوو کە حکوومەتی عێراق داوای وایە کرد کە نەوتەکە بکەوێتەوە بەردەستی حکوومەتی عێراق یان هاو بەش بێت و هێزی سەربازی نسبەیەکی کەم بێتەوە کەیوان و ئەو ناوچانە زیاتریش لە دەوروبەری کەرکووک باسی شارەکانی تر نەبوو بەڵام کە ئەوە قبول نەکرا دوجار 16 ئۆکتۆبەر ڕوویدا و ناتوانانی بەڕاستی بڵێ 16 ئۆکتۆبەر خیانەتیان خیانە نییە چ لێ بەرپرسیاریان لێ بەرپرسیاریە دەبێت دوای دەم لە مرۆوە کاندێک مەسەرەن پەرلەمان و پێشتری شەندێک خەڵکی کەرکوو ناوچە بڕێنراوەکان 100 کەس داوایان کردبوو کە داواکاری گشتی و پەرلەمان ئەم مەسەلە یەکلا بکاتەوە یەکلا ببا دوای 2 ساڵ کورد لە یەکلاکردنەوەی شتان لە باشوورە زۆر کۆڵەوارە هەر شتێک گەیشتە لوژنە و لوژنەکاری
هەر شتێک گەیشتە راپۆرت و راپۆرتکاری من بەش بە حاڵی خۆمەکە و نیشتمانی لی بێ ئومێدم ینی بۆیە چکە ئێمە ئەزمونمان هەیە باشە ئەوە من ئاگای ئەو داوایە هەم کە سەدان کەرکوچی لە خەڵکی ڕۆشنبیر ئەوانە ئەویان کردو بەسخەوە 2 مانگە بۆ داواکاری گشتی نەچۆتە ژێر ئەو بارە بۆیە هەموو بابەتێک لە وڵاتی ئێمە دوجار بەرژەوەندی حیزبی کەسی تێکەڵەکرێ بۆیە دام و دەستگا قانونی یاسایی حکمڕانی و تەشریعەکانمانیش محکومە بەو پشکێنە و محکومە بە بەرژەوەندی حیزب و کەس بۆیە ناگەینە بەرئەنجامێکی دروست و بەرئەنجامێکی واقعی بە پێی یاسا بە پێی بەرکەوتەکان بە پێی جەوهەری ڕووداوەکان کە لەسەر ئەرز ڕوەدەن بۆیە بەداخەوە من دڵنیام هەریەکێک کاڵەسێ ئەستۆپاچی خۆیەکە و هەر کەسێک شەڵەسێ ئەڵێ منم تۆ بەڵام دوجار ئەگەر لە ئایندا مەلەفێک بکرێتەوە کە جەنابی حاکمیش دیارە لە ڕووی یاسایەوە لە من زۆر شارەزاترە ئەو کاتە ئەرکۆمنت و دۆکۆمنتی جددی کۆ بکرێتەوە دەرەکەوێت کە چێ هۆکاری سەرەکی بوو بۆ ئەو ڕووداوە تاڵە سپاس دەکەم کە حەکم جەنابیش بەخێر بی سەبارەت بۆی کە بۆ چوونی جیاوازیە لەسەرەوەی کە لە ڕووی سەربازیەوە دەبووە بەرگری کرابایە یاخود بەرگری نەکرابایە یاخود ئێستا باز لەو دەکەنەوەی کە بۆ نوێستەر لە ڕۆژاوە لەبەرەوەی کە تا ڕادەیەک بەرگری هەیە هاوسۆزی کۆمەڵگەی نێودوڵەتیان بەدەستیان بەڵام لە کەرکووک و لەو ناچوان نەتوێنرا هاوسۆزی بەدەست بهێنرێت وڵا خۆی مەسەلەکان ڕوون و ئاشکرایە مۆزوعی پێشمەرگە تاریخێکی هەیە مێژوێکی زۆر دوور و درێژی هەیە بۆ بەرگریکردن لە خاک بەڵام ئەم مەسەلەیەکی استراتیجی حساباتی تری هەیە لە مەنتیقە بەتایبەت لە کەرکووک بتەوێنێتەوێ سراعێکی زۆر گەورەی لەسەرە سراعێکی ئیقلیمی سراعێکی ئێستا عەدا مەسەلەی ئیقلیمی ئەتوانم بڵێم سراعێکی فەقهی لەناو وەزعەکە هەیە 16 ئۆکتۆبەر بە تەسەوری من وەکو کاک حەسەن ئاماژەی پێدا خیانەتە یا خیانەت نییە ئەوە مۆزوعێکی کەیە یا سیوێکی ئاب خیانەت نییە ئێمە بەعزی مەسائل ناخوێنینەوە کۆمەڵە ئیستراتیجیات هەیە لە مەنتیقە دەور ئەبینێ ئەوە نییە مەسئلە بەس پارتی و یەکەتی یا من و تۆ ئیستراتیجیەتەکان هێشتا زەقن و ئیستراتیجیەتەکان لەگەڵمانن یعنی هەموو مێژوو وا ئەخێنێتەوە تۆ بگرە با بڵێن شۆڕشی ئەیلول مەلا مستەفا بەڕەحمەت بێ هەموو قەزیەی کوردی خستە باوشی ئێران ڕژێمی شایێرە بەڵێ کە خستە باوشی ئێرانە لە نەتیجە ئێمە چیمان دەرکەوت کاتێ ئیستراتیجێتی ئەمنی قەومی با بڵین فارسی لەگەڵ عەرەبی پێک هات بە ئێمەیانوت خۆ حەفیز هەمان وەزع خۆعەفیکە مام جەلال لە هەشتاکانە لە قادسیەیەک کە شەڕێکە بەینی عەرەب و بەینی فورس تێگەشتی ناوی ڕاوەتە قادسیە خۆ قادسیە مەلعەب نییە قادسیە گەڕێکێک نییە قادسیە تاریخێکە تێگەشتی ئێمە لەم شەڕە گەورەیە لە کۆ وەستاین لەگەڵ فورسا وەستاین چیمان بەسەر هات لە ئەنفال لە کیمیاوی باران لە ئیستراتیجی ئەم ئیستراتیجیەتانە لەگەڵمانن ئێستا ئەم وەزعی کەوا لە سووریا هەمان وەزعە هەمان حساباتە هەمان حساباتی ئیستراتیجەتی گەورە تۆ بە وەزعەکە بە چاویلکەیەکی بچووک کە سەیریەکەی مەوزوعێکی کەیە پارتی وای وت یەکەتی وای وت من مام تۆوام ئەمە مەسئلەکان لەمە زۆر گەورەترە ئەو ئیستراتیجەتە تاریخە لەگەڵمان هاتووە مەوزوعی کەرکووکیش هەمان شتە پێشمەرگە واجبی خۆی ئەبینێ تەسەور نەکەی ئەگەر ئەوامر بێ حسابات بێ بەڵام کە ئەمرت بۆ بکرێ تۆ شەڕەکەی وڵا شەڕ هیچ ئەمرێک نەبوو بۆ پێشمەرگەی کوردستان هیچ ئەمرێک نەبوو بۆ پێشمەرگەی کوردستان وایە بالتأكيد يعني حساباتی ژێرا و ژێرا بووە يعني پاشقل لێدان لە یەکتر ئەمە مەئەساتەکەی کەرکووک ئەمە بوو ئیلا قەت باش بەس وتت کەرکووک لە استراتیجستی بۆ نمونە وڵاتانی هەرێمایەتی و نێودوڵەتیە بەڵام خۆجگە لە کەرکووک ئێمە ناوچەی تریشمان لەدەستدا بۆ نمونە مەخمورمان لەدەستدا شنگالمان لە دەشتینەوە بەشێک ناوچە کوردیەکان ینی بۆچی ئەگەر تەنها کەرکووک بێ مەسەلەن کێشەکە لەسێ بەڵام خۆی من ناوچەکانی تریشمان لەدەستدایە ڕاستە ئەمە ئێمە وتومانە ئەو پشتێنەی ئێستا هەیە لە خانەقینەوە تا شنگال حساباتی تایبەتە 16 ئۆکتۆبەرش ئەتوانم بڵێم حکوومەتی عێراق دەستیتیانە بووە استراتیجەتی دۆلی ئیقلیمی حساباتێکی دووری هەیە بۆ ئەو مەسئلەیە بە مەنزوری من حساباتە دوورەکە چییە سەبوون والله حساباتەکان دیارە یعنی خۆتە زانی
ئێران دەورێکی ئەساسی ئەبینە لە مەسەلەکە بەڵام خۆم بیکەش کێشەی نەبوو ینی لە هاتنەوە هێزەکان بۆ ناو لەم مەسائلانە ئەمریکا متفقە لەگەڵ ئێران وإلا ڕوخاندنی سەدام حوسێن چێ ڕوخاندی يعني ئێران ڕوخاندی ئێران لای ڕوخان متفقة إيران إسرائيل أمريكا متفقا بولداني صدام أو يعني اشتكى حاشا الله قرأ أو مسألة لبرا مسألة كركوك حساباتي أمية وإلا بلي بيش مرقة تقصيري كردبية دفاعينا كردبية نخير من وكو عسكريك أمر مبوبية شر كم شر كم أمر شمبوبية شرنا كم شرنا كم باشە بەس بۆ کو لێکۆڵنەوە پێدوای دەبووە لێکۆڵنەوەکی جددی لەسەر هۆکارەکەی مەسەن بە سەگاندنی ئەو کەسانی کە سەرکردی بۆ منە سیاسی بوون لە پشتەوە بوون ینی لەم ڕۆ لێکۆڵینەوە کرابایێک لێکۆڵینەوە لەگەڵ کێ بکەی یعنی ئەحزاب خۆتەزانی هەرکە ئەوامری تایبەتی خۆی هەیە حساباتی تایبەتی هەیە پارتی وێکەتی مەسئول لە مەسئلە وەکو کاک حەسەن ئاماژەی پێدا مەسئلەی نەوتیش خۆت حساباتی شخصیە حساباتی حزبی لە مەسئلەکەیە ئەم مەسائلانە دەورێکی ئەساسی بینی لە مەسئلەی دۆڕاننیین دوایی ئێمە بینە واقع ینی ئێمە کورد لە ناو کەرکووگە خۆی لە ئەساسە فەشەلیێنە فەشەلیێنە بوو لە هەموو مەسئلەی ئیداری لە مەسئلەی عسکەری لە مەسئلەی ئەمنی و ئاسایش لە تەسەڕوفاتی شخصی یعنی کۆمەڵێشت هەبوو ئەوایە نەکرێ بە تایبەت کەرکووک درایە دەست کەسانێکی ئومی یعنی نەخوێنەوار نەخوێنەوار مەعاساتەکەمان لەوەیە نەفەسی کەرکووکی بە هەمویان بە پارێزگاریشەوە بالتأكيد هەمویان چکە پارێزگارێک تۆ پارێزگارێک تێناوە لەو لای ئەمریکاوە 40-50 ساڵە کوردستانی نەبینیوە تۆ محافظەیەکی پارێزگارێکی وەک کەرکووک ئەدەیتە دەسی ئەبێ عقلیەتی چۆن بێت یعنی حساباتەکان هەموو گۆڕە یعنی پارێزگار ئەو فترەی کەوا ئیشی کردووە عدا مەسئلەی کە عەبدوڕەحمان فترەیەک تا حدێک با بڵین قانونی بووە لە مەسەلەکە بەڵام دوای ئەوە مەسەلەکان گۆڕە حساباتەکان گۆڕە باشە بەس فەشەلەکە پێ دوێتەنە بۆ کەرکووک بوو یان بۆ نمونە بۆ خانەقین بۆ مەخمور بۆ شنگار بۆ مناوچە کوردیەکان بوو ئەنیە فەشەلە خۆی فەشەلەکە لە دەستورەوە هاتووە ئەوە نییە مەسەلەی 16 ئۆکتۆبەر تۆ ئەگە دەستور بخوێنیتەوە ئەو شوێنانەی کەوا لە ناوچە دابڕاوەکان شوێنێک کرایە مەوزع شەک يعني لروي دستوري وإلا خوي ليو دسي بيكرد وإلا كرد أجر خوي سور بوايا لمسألة كأبوايا لدستور ودسي بيكرد دستور إما بوا سببي أوي كوا إما مسألة كركوك لا يقين وببيتا موضعي شك وتا استرشيش تماوا ويستلعبك زياتر قولة تربوا شو كم مسائل كان حسابات قرة استكركوك تعريبي زوري تيايا أجر صدام حسين وقت خوي تعريبي منظمي أكرد تعريبي عشوائية يعني زيادة خرابتر وزيادة طبعا تو كسانق لا حسب معلوماتي كسانق أصلا سجلاتي نفوس لها مو كردستان لها مو عراق استامو إلى بغايا إيرانية برو تشي دائرة نفوس هي سجلاتنا معه سجلات بوا مركزي أو سجلات استا لبغا ياري تياكري حساباتي تياكري كومالي عرب كومالي حسابات وكومالي عربي شيعاش براشكاوي عليهم عربي شيعة بله خوي حسابات كان أقول وإلا لكركوكات شيء دوسي مال أبو شيعة استكركوك زيادة عربي شيعة هين راونتها بله استراتيجية كان قرة من بوالهم استراتيجية دولي إقليمي لمسألة عدا إيران تركياش دولة أساسية بين لكركوكا تركيا حساباتي تركياش استا انذارێکی گەورەیە ئەمەی کرا ئێستا لە سووریا ئەتوانم بڵێم نامەیەکی کراوەیە بۆ ئێمەش نامەیەکی کراوەیە بۆ ئێمەش و خەتەرەکە گەورەترش ئەبێ ئەگەر عقلێتی کورد نەمەسەرە یەکێتی و پارتی و کەدا ئێمە بێ عقلێتێکی ئیستراتیجی لە منتیقا دەورێکی ئەساسی ببینێ خوێندنەوەی هەموو شتەکان بکە بەداخەوە ئێستا خوێندنەوەکانمان هەرەوەیە حزب پەرستن ئەشخاص پەرستن ئەمش کارەساتی سپاس دەکەم کاک حەسەن سەبارەت بە لێکەوتەکانی ینی بۆچی دوای 2 ساڵ ینی لێکەوتەکانی بەردەوام من ئێستا خۆت دەزانی خەڵک ئاوارەی خۆت خەڵکی خورماتوی بەشێکی زۆری خەڵکی خورمات و بۆنم نەگەڕاونەتەوە خەڵک قەرەبوو نەکراوەتەوە لە ناوچەکانی تریش بۆنم نە بەعام بەڵام ئەوەی کە لە خورمات و ڕوویدا زیاتر بە و کاولکاری و کۆمەڵکوژیە ینی ئێستش بڵین لێکەوتەکانی هەر چارەسەر نەکراون خۆی دیارە چەند حکومەتی ناوەند و چەند ئەو هێزانەی کە ئەوەی کە جەنابی حاکمیش باسی کرد ئەو هێزە ئەقلیمیانەی
و هەروەها ئەو هێزانەی کە لە عێراق بە سونە و شیعەوە هەن ئامانج و استراتیژیان زۆر ڕوونە بەرامبەر کورد بەگشتی و بەرامبەر کەرکووک و ئەو ناوچەیە بە تایبەتی کەواتە ئەوەی کە استراتیجێکی نییە بۆ ڕەدەعکردنی استراتیجەکەی بەرامبەر و بەرنامە و پلانی نییە ئەوە ئێمەی کوردی کە نەمان بوو ئەوش لە بەرامبەرە هەیبێ کەواتە دەبێت چاوەڕوانی پاشەقشەی یەک لە دوای یەک بکەین بە تایبەتی لەو ناوچانە و ئەگەر ئەو ناوچانە تەواو کەوت و ئەوانە من دڵنیام پلان و بەرنامەی ترشیانە بێ بۆ سلێمانی و هەڵەبجە و هەولێر و دۆچ یاین بەداخەوە یەکێ لەو عیبە گەورانە سیاسەکانی ئێمە هێز سیاسەکانی ئێمە ناتوانن بەرامبەر بخوێنەوە و هەمیشە لەسەر مێزی گفتوگۆ دانوستان بەشی ئێمە دۆڕانە چونکە ئێمە هەمیشە بە سۆز و بە پێ پلان و بێ یەکدەنجی و بێ استراتیژی ئەچینە بەرامبەر نەیارەکانمان یان دوژمنەکانمان بۆیە سەرنجام ئەوان دەزانن لە چی بۆ شایی و کون و کەلەبەرێک و دێنە ژوورە و ئێمە مەحکومەکەن بە شکست سەبارەت بەوەی کە بەرکەوتەکانی ئەو ڕووداوە من تەبعاً کاتی خۆی سەرەتای ڕووداوەکان باسم کردوتم ئەوەی کە بە 30 ساڵ بە بەعز نەکرا بە 2 ساڵ بە 3 ساڵ ئەم دام و ئەم هێزانەی کە لە عێراقان زۆر خراپترەکەن ئێستا ئەوەی لە کەرکووک و شنگال و مەخمور و خورمات و داقوق و جەلەولا و جەبارە و هەتا ئاگاتە خانەقین ڕووەدا بەڕاستی جارلانی کەم بە بیرەوەری من نییە بەعز نەیتوانی ئەوەنە سیاسەتی دژە کوردە جێبەجێکا کە ئێستا لەم 2 ساڵا جێبەجێ بوو و ئەگەر ئەمە بەردەوام بێت دڵنیابن لە 1-2 ساڵی ڕابردووە تەواوەتی کورد داهاتووە ئەفمکەن بە تەواوەتی کورد لەو ناوچانە دادەماڵن سەبارەت بە جێگەیەک وەکو خورمات و تەمان خورمات و بۆ وای لێ هات ئەو استراتیجەی کە جەنابی حاکم باسی کرد بە تایبەتیەوەی کە پێی دەڵێن هیلالی شیعی خورمات و زۆر بە خەستی دەکەوێتە بەردەم ئەو هیلالە شیعیە ئەمە یەک هۆکاری دوام بەڕاستی تورکمانەکانی خورمات و لە سا 95 شیعن و چەکدار بوون و سەر بە هێزە شیعەکان بوون و هەمیشە پێیان وابوو ئەگەر کورد لە خورمات و بشکێ زۆر بە ئاسانی دەتوانن لە داقوق و کەرکووکیش پاشە کشە بکە و سەرئەنجامیش وا دەرکەوت کە کورد لە خورمات و شکا ئەو ناوچانش پاشە کشەی کرد چکە نەمانتوانی شورایەکی باش لە خورمات و دروستکەین بۆ ئەوە بۆیە لە ڕاستیدا بەدەر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تورکمانە شیعەکان بە پشت و پەنای هێزگەلێکی تر و بە تایبەتی بەغداد دەیانویست کورد لەوێ قڕ بکەن و دەیانویست بە تەواوەتی کورد لەو شارە نێڵن کورد هەم لە خورمات و هەم وەکو نەتەوە لە دەرەوەی فەزای سیاسەکەی خۆی ملەتێکی زندووە بە درێژایی 34,000 ساڵ لە بۆتەقەی ململانەی ئیمپراتۆریەت و هێزە گەورەکانە هەمیشە ئەم نەتەوەیە ئەمێنێتەوە ئێستا چەندین نەتەوەی تر هاوشانی کورد بوون نەمان یان زۆر بەکەمیمان بەڵام کورد هەمیشە مقاومەتی بەرگری کردێ مەسەن بۆ نمونە لە خورمات تا ئێستاکە قەرەبوو نەکراوەتەوە تا ئێستاکە برینەکانی ساڕێژ هەمووەکانش نەگەڕاوەتەوە تا ئێستا لە سا زیاتر لە 25 بۆ 30 ئاوارەکان نەگەڕاوەتەوە بەڵام کورد چۆتەوە و شارە بازاڕەکەی ئاوەدان کردوێتەوە خۆپشاندانەکە ڕوحی مقاومات و ڕوحی مانەوە و ڕوحی کوردبوون جارێکی تر لەوێ زندوو بووتەوە و جارێکی تر وابەستەی خاک و نیشتمانی خۆی بووە کەواتە هۆکارێکی زەق بۆ مانەوەی ئەو دۆخە تەنها نەیارەکانمان نین بەڵکو هێزگەلێکن لەم هەرێمەی کوردستانە چەندین خاڵ هەبوو دەبواە لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر لەم 2 ساڵە ئێمە پێکەوە کارمان بۆی بکردایە ئێمە خۆمان بووینێتە بەربەست ئێمە خۆمان خەریکی خۆ خواردنین لە بری ئەوەی برینەکان چارەسەرکەین لە بری ئەوەی بە یەکدەنجی و بە یەک پرۆژەیی لە بەغا کار بکەین لە بری ئەوەی ئێمە لێرە یەکدەنگ بین لە کەرکووک یەکدەنگ هاتووینە تازە بە تازە وەڵای ئەمە خیانەتی کردو ئەوە لە ئەوە و ئەمە لەوە کاکە ئەوە تا عەبادی دەرچوو ئەڵێ ئێمە هیچ اتفاقێکمان لەگەڵ ئێشێتیان نەبووە باشە ترامپیش دەرچوو ئەڵێ ئێمەش کوردمان بەتەنها جێهێڵایە و ئامادە نەبووین شەڕیان لێ بکەین و بە کورتیەکەی ئەڵێ کارتی
سەوزمان بۆ عێراق هەڵکرد تاکو پەلاماری کورد بە کەواتە لەبەری ئەم خۆ خواردن و ئەم تەشیرکردنەوە پێکەوە دەبواە بەرامبەر بەیەک دەبواە لە 2 ساڵی ڕابردووە ئێمە دابنیشتایەمان ناو ماڵی خۆمان ڕێخستایەتەوە بەرنامەیەکمان هەبواە بۆ چۆنیەتی مقارعەکردنی نێارەکانمان لەو ناوچە سپاسەکەم کاک حاکموتت ئەوەی کێستە لە ڕۆژاوە دەگوزارێت ینی نامەیەکی کراوەیەوە ینی پامی زۆری تێدایە بۆ مەسەلەن باشووری کوردستان و ناوچە دابڕێنراوەکان ینی پامەکە چیە مەسەلەی دەستبەرداربوونی زلهێزانەوە کورد لەگەڵ بەغداد ڕێ بکەوی ینی چی پامێک تێدای والله خۆت با پێ بڵێم ینی ئەمریکا ئیفرات ناکە بە تورکیا لە پێناو کورد یا رووسیا تێگەشتی حیسابات هەیە تورکیا ئیمپراتۆرە تێگەشتی ئێران ئیمپراتۆرە ئەمانە حیساباتی ئێمە لعنەی جوغرافی لەبانمانە اللعنە جوغرافیە ئەم لعنەی جوغرافیە چۆن ئەجوولەیتەوە حیساباتە تێگەشتی تۆ ئەو چەکەی کاڵی ئەگری ئەبێ بزانی ئەم چەکە هی خۆتە یا هی فورسە ئەبێ بزانی ئەم چەکە هی خۆتە یا تورکە ئەبێ بزانی ئەم چەکە هی خۆتە یا هی عەرەبە فەرموو ئێمە چەکی ئەمریکامانش هەڵگرت لە سووریا ئەو جار پاشقولیان لە ئێمەدا یعنی تۆ چی ئەەکەی چۆن ئەتوانی وەکوتم ئێستا شۆڕشی ئەیلول شۆڕشی مامجلال خۆعافیکە هەمان چەکەکە حیسابەکرا حیسابی استراتیجەتی ئێران تێگەشتی لە نەتیجە بە ئێمە دۆڕین ئێستا تۆ چی ئەتوانی بکەی حتا ئەم مەسائلانە بکەیت ئەوە کە ئەڵێم پەیامە تورکیا نەیستە لە ئەرزی کوردستانە تورکیا لە زمانی سەدامەوە هەر وجودی هەیە اتفاقیاتی استراتیجی هەیە لە بەعزێ شوێن 25 کیلۆمتر بۆی هەیە بێت متارەدەی ئەو فلولانە بکە کە خۆی بە تیرۆریستی دایانێ تێگەشتی ئەوە وجودی هەیە و ئێستش لە بەعشیقە معسکراتی هەیە ئێستا 16 مووقع ئەتوانم بڵێم لە ئەرزی کوردستان ڕەبایەی تورک وجودی هەیە ئەمە شاراوە نییە و هەمانشتیش ئێرانش دەورێکی ئەساسی هەیە لە ئەرزی کوردستان یعنی هەر ئەوە نییە بڵێ یعنی بەڵام ئێران جیاوازە ئێران بە تەکتیکەکەی جیاوازە لەگەڵ تەکتیکی تورکیا علەنە نەڵێ ئەمە قووەتم هەیە ئەمە تەیارەم هەیە بەڵام حیساباتی ئێران جیاوازە میلیشاتی هەیە ئەزڕعی هەیە تێگەشتی ئەمانە حیساباتە ئێستا ئێمە غەرقین بەسەراحەت سەفینەی کورد ئەتوانم بڵێم لەناو ئاوێکە ئێتر چۆن مەگەخوا بیپارێزێ ئێمەش لەناو خۆمان ناکۆچین تۆ بەنەوەی قساکەی سەرەکەی ئەڵێ ئێمە سەر بە ئیستراتیجەتی ئێرانە بەنەوەی تر قساکەی سەر بە ئیستراتیجەتی تورکیە ئەوی تر ئەمەیە مەسئلەکان تۆ تای خۆت یەکلا نەکەیتەوە سیقە بە یەکتر نەکەی ئێستا حەسەن ناو هینی هێنا ئەمەی سووریا ناوی چی بوو عەفومکە ئەمەی سووریا ڕۆژاوە بەڵێ ئافرین و کۆبانێ ئەمەی شخصیەتەکەی مەزلوم وتم کاکە 2 ساڵتر ئێمە دوژێر بدەین بە مەزلوم ئێمە هەموو قادەمان کە سەرەکەوێت کەدا زۆر نابە ئەی خەینە خەندەقی خیانەت ئەمە دەسیسەی کێیە دەسیسەی میلەتەکە نییە هەوا بزانێ دەسیسەی ئەجیزەی مخابراتی دەور و پشتە بە حیساباتێکی جوان من لە ڕووی استراتیجات قساکەم ئەمە تا ئێمە یەکلای نەکەینەوە ئێمە دائیما دۆڕاوین وەکو کاک حەسەن فەرمووی بەڵێ سپاسان دەکەم ناوبڕێکمانە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە پەنجە
برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جمەی دێت لە برنج، بەڵام ژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سەڵاتان لەبێت بینێرانی بەرزکە حەکم دقیق بکرم و لای بەرز سەبارەت بۆی کە ینی خاڵی لێک چوو هەیە ئێستا لە ئەوەی کە لە ڕۆژاوە ڕوودەدا لە پشت تێکردنی زلهێزان لە کورد لەگەڵەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ینی دووبارە لەوێش مەسەرەن ئەوانیش ڕازی بوون کە عێراق بگەڕێتەوە و ناوچانە. من بە کورتی ئەڵێم عەرەب تورک فورس متفقن بۆ لێدانی کورد، چۆن ئێستا فورس ئیسرائیل قەیسەر متفقە بۆ لێدانی ئیسلام هەمان وەزع. با پێت بڵێم ئەوە ئیستراتیجەتی منە، حساباتی ئیستراتیجەت ئەمەیە. مستحیلە کورد بتوانێت حتا خۆ با پێت بڵێم ئەوەی کورد بەدەستی بوو فرسەتێکی گەورە، ئەتوانم بڵێم لە ڕێگای حزبی بەعز ئەیتوانی لە بیدایات تێگەشتی بتوانێت شتێک حساباتی بۆ بکات، چونکە ئەم حکم زاتی کە وەرگیراوە ڕاستە بە خوێنی شەهید وەرمان کردووە، ڕاستە بە پاڵەوانەتی میلەتەکەی خۆمان کردووە، بەڵام ئەمە فرسەتێک بۆ عەقلیەتی کورد ئەبوایە حساباتی بکەیت. تۆ بزان ئەو ئیتیفاقەتانەی کە ئەو قسانەی کە کراوە حکوومەت لەگەڵ با بڵێن لەگەڵ قیاداتی کوردی، کاکە قیاداتی ئەوسا قیاداتی سوننە بوونە داوایان کردووە لە قیاداتی کورد لە پێستی فورس دەربچین، لە پێستی تورک دەربچین. ئایا ئێمە دەرچوین؟ ئەو ئیستراتیجیاتانە حساباتە، ئەمە ئیستراتیجیاتانە زۆر گرنگە. کورد تا ئێستا حتا ئەحزاب ئێستا ژووری هەیە ژووری فلان، بەڵام ژووری ئیستراتیجەتی ئەمنی قەومی کورد نییە. تا ئێستا ئێمە دەستگامان نییە، یعنی دەستگامان ئێستا بڕۆ ئاسایش لە چی ئیشەکە؟ ئاسایش دێت تەدەخلی ئیشی شورتەی مەحەلیەکە، والحال ئەبێ دژە تیرۆل یا مثلەن ئاسایش ئەبێ حساباتی ترە بێ، ئەبێ بزانێ ئطلاعات کێیە، ئەبێ بزانێ میتی تورکی کێیە، ئەبێ بزانێ ئەو ئەقلامانەی بۆ فورس ئیشەکە، ئەو ئەقلامانەی بۆ عەرەب ئیشەکە، ئەو ئەقلامانەی کە بۆ کورد ئیش ناکە. ئەمانە نییە لە ئارە، لە شتی تر حساباتەکان. لەبەرەوە مەسئلەی کەرکووک و مەسئلەی حساباتەکان لە هەمان شتە متفقن بۆ لێدانی کورد. باش سپاس کاک حەسەن دەمەوێستەنجی بەڕاستیش بزانم بەسەر مەسەلەی ڕۆژاوە دواتر دێنەوە سەر مەسەلەی دۆخی ناوچەدابڕێنەوەکانای کورد بتوانێت جارێکتر بگەڕێتەوە. هیچ لێکچوونێک هەیە یاخود خاڵی جیاواز و ناکۆک چیە لەم ئەوەی کە ئێستا بەسەر کوردانی ڕۆژاوا دێت؟ بڵێ خۆی پێشەوەی بڵین باسی ڕۆژاوایان ئەو ڕووداوانەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕۆیاندا ناوچەکە دوای 100 ساڵ لە نەخشەیەک ئێستا پڕ بووە لە ئاڵۆزی و لە کێشە، پڕ بووە لە بەرژەوەندی. بۆیە بەڕاستی ئەو فۆرما ئەو جغرافیە سیاسی کە لە 100 ساڵی ڕابردووە ئەو نەخشەیی کە بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست دروست کراوە ئێستا پڕ بووە. یعنی پێویستی بە ئاڵ و گۆڕە، پێویستی بە دەستکاری ئەم نەخشەیە. اینجا کە دێن لەکوێوە دەست بە جوڵاندنی ئەم نەخشەیە و گەورەکردنی ئاڵۆزیەکانەکەن لەو شوێنانەوە کە زەمینەی خۆشە، کە زەمینەی لەبارە. مەسەن لە وڵاتێکی وەک سعودیەوە دەستی پێ ناکەن، دێن لە عێراقەوە دەستی پێەکەن، دێن لە سووریاوە دەستی پێەکەن. بۆیە شتەکان لە یەکە چەند زۆر لە یەکەوە نزیگن و استراتیژیەکانیش لە یەکەوە نزیگن و ئامانجەکانیش لە یەکەوە نزیگن، بەڵام سەرئەنجام مەرج نییە ئەوەی کە پەلاماردەرە براوە بێ لە گەمەکە، مەرج نییە ئەوەی کە لە ڕۆژڵاتی ناوەڕازە ئەمبراتۆرێتی تورکەیان فارسەیان عەرەبە بتوانێ براوە بێ. ڕەنگە وەکو هێز، وەکو پەلاماردان، وەکو تۆڵەکردنەوە، وەکو لێکەوتەی قوربانی و کاولکاری وەکەوەی ئێستاکە لە خۆرئاوای کوردستان ڕووەدا تەواو بڵێن ئەمە هەمووی پرۆسەکە لە قازانجی دەوڵەتی ئاکپارتی و
تورکیا کۆتایی پێدێ بەڕاستی ئەمە خوێندنەوەیەکە ئەگەر وا بخوێنەوە هەڵەیە چونکە ئەوەی کە لە خۆراوای کوردستان ڕۆدا بەشێکە لەو ئاڵ و گۆڕا و بەشێکە لەو ململانەیە کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەگەر وانە حزور و ئامادەجی ڕووس لەوێ چییە؟ ئەگەر وانە بوونی ئەمریکا ئەو هەموو یاری و گوتار و توێتانی کە ئیداری ئەمریکا بڵاوێ کاتۆ لە پێناو چیایە کەواتە ئەمەی لە دەوروبەری ئێمە دەگوزارێەوەکەوەی کە پێشتر باسمان کرد لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەریتانیا لەسەر خەت بوو ئەمریکا لەسەر خەت بوو تورک لەسەر خەت بوو ئێران لەسەر خەت بوو وڵاتانی تر قبوڵیان بوو ئەوە ڕوودا کەواتە ئەمەی کە ڕوەدا هەموو شتەکان لە یەکەوە نیزیگە ناوشێوەیەکن و سەرنجام ئێستاکە ڕۆژەڵاتی ناوەڕاستوە بە دیاریکراوی ئەم چەند دەوڵەتە لە ژانێکی گەورەیە شتێک لە دایکە بێ شتێکی نوێ لە دایک دەبێ ئەم شتە چوارچێوەکەی چۆنە ڕەنجی چۆنە ناوی چۆن ئەبێ من پێم وایە کۆمەڵێ گۆڕانکاریە سپاسەکەمە بین و سەر مەسەر ناوچە جێناکۆکان دوای 2 ساڵ چی کراوە مەسەرەن بۆ گەڕانەوەی کورد بۆ ناوچان هیچ شتێکی فعلی کراوە بوون بە ئەو لەوێتی گفتوگۆ لەگەڵ عێراق لەسەر ئەرزی واقع لە بواری کردداری هیچ نەکراوە هیچ نەکراوە بەڵام ئەمە هەیە لە شەنسی ئێمە و لە شەنسی ئەم قیادەیە ملەتی ئێمە پەیوەستە بە خاچی خۆیەوە ئێستا خۆ چوار لۆری و 4 سیارە و 4 هی نەبراوە ئاوارەی خورمات و ببرێتەوە بۆ خورمات خۆی بەسکی برسی و بە پێخاوسی گەڕاوەتەوە بۆ خورمات و بەبێ ئەوەی کەس هاوکاری بکە ماڵیشی ڕۆخاوە چوە ماڵەکەی خۆی خۆ کەسێک نەبووە خەڵک باتەوە بۆ کەرکووک خۆ کەسێک نەبووە خەڵک ئێزیدیە بباتەوە بۆ شنگال و کوردێک بباتەوە بۆ مەخموود خۆی خەڵک عاشقی خاکی خۆیەتی گەڕاوەتەوە ئەجینا نە لە بەغدا نە لێرە نەوەک حکوومەت نەوەک دەسڵات هەنگاوێکی کردەی نەنراوە مەسەلەن بۆ نمونە ئێستا لە بەغا توانی ویانە تا ئێستاکە نوێنەرانی کورد بە هەموویانەوە قەرەبووی خەڵکی خورمات و بکەنەوە توانیان قەرەبووی خەڵکی خورمات و بکەنەوە نەخێر توانیان ئەو ئیدارانەی بۆ خورمات و بگەڕێنەوە توانیان هاوسەنجی هێز لە کەرکووک و لە خورمات و لە شنگال و ئێستا شنگال بۆ ئاگدایی 2 قایمقامی هەیە توانیان ئەوە معالجەکەن کەس باسی ئەوواکە کەس باسی ئەو عیبە گەوراکە قایمقامێکی سەربارێمی کوردستانە بە ناو قایمقامێکی لەلایەن ئیدارەی مووسڵ و حەشری شعبیەوە دانراوە کەواتە ئەمە بەرەنجامی چییە؟ بەرەنجامی بێپلانیە بەرەنجامی نایەک ریزیە بەرەنجامی خۆخۆریە بەرەنجامی شەرمنی قیادەی کوردە بەرامبەر نێارەکانمان بەرامبەر بەغا و لە بری ئەوەی بین پێکەوەڕا بە دەستە جەمعی کار بکەین بۆی ئەو برینانە ساڕێژکەین و بۆ ئەوەی یاپشە بە هەنگاو کار بۆ ئەوە بکەین ئێمە بگەڕێنەوە ئەو ناوچانە و دەسڵاتی خۆمان پتە بکەین و کۆمەڵی یاری سیاسی و ئیداری بکەین هاتوینە لە هەرێمی کوردستان شەڕەکەی ئەوێمان هێناوەتە ئێرە یەک دەخۆینەوە ململانێ ئەەکەین یەکتری تەخوینەکەین بەرنامە لە یەکتر تێکە دەین ئاستەنگ بۆ هەنگاوەکان لە بەردەم هەنگاوەکانە دروست دەکەین بۆی کورد لەوێ بێتەوە ژمارە و لە بەرامبەر بەغاشە بەڕاستی نەمانتوانی یانی مەسەر ئێستا حکومەتی هەرێم ئێستا چی بۆ خورمات و کردووە توانیوەتی دوو وەزیر چی کردو بۆ چی بۆ شنگال کردووە چی بۆ مەخمور کردووە ئێ لە بەغا توانیویانە نوێنەرەکانی ئێمە چی بکەن ڕاستە بە سوپاسەوە مەسەن بۆ منە لەم ڕۆژانە فراکسیۆنی یەکێتی لە خورماتووە سەرچاو سەردان و بەسەرکردنەوە بەڵام دەبێ ئەنجام و بەرهەمی بەدواوە بێت با فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی با فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان با فراکسیۆنی گۆڕان بچنە موشارەکان بگەڕێن و هەوڵدەن کۆنتاکتێ دروستکەن و بەرنامەیەکیانێ پرۆژەیەک بنە پەرلەمانی باشە ڕۆژ نییە شیعەکان پرۆژەیەک نەبنە پەرلەمانی عێراق و بۆ دەنگدان ئێ با ئەمایش بۆ ناوچانە پرۆژەیەکیانە بێ بیبەن هەوڵ بن کۆنتاکتێک لە نێوان خۆیانە دروستکەن بەڵام ئەوان لە بری ئەوەی بێن ئیش بۆ ئەوە بکەن ئیش بۆ حیز بکەن مووقع و پۆست بۆ کەسە دۆزنەوە و دێن ململانەکانیشە بەنە بەغا من لێتان ناشارمەوە بەڕاستی کورد زۆر بێتفاقە لە بەغدا متەجانس نین یەکگرتوو نین لە ناکۆچیدان هەندێک جار پاشقولیش لە یەکتریەدەن ئێ تۆ چۆن نەتوانی ئەم هەموو گرێچۆرە و ئەم هەموو سراعە و ئەم هەموو هەژمونەت لەسەر هەیە بیڕەوێنیتەوە و بتوانی جێگەی خۆ بکەم حەکم پێ دوای جارێکی تر یعنی تا 2 ساڵ هیچ نەکراوە بۆەوەی کە ناوچانە کورد چی لە ڕووی کارگەری و ئیداریەوە چی لە ڕووی سیاسی و چ لە ڕووی سەربازیشەوە بگەڕێتەوە ناوچانە کە لە 50 خاکە جارێک تر بگەڕێتەوە
يعني چۆن ئەنی کورد دەتوانێت بگەڕێتەوە بە تایبەتی کێمە لە بەردەم سندوقی دەنگدانەی وەڵام ئامادەکردن جارێکتر ئەوەی کە لەوێ دۆڕاندمان من نامەوێت متشائم بم متشائلش نابم يعني متشائم مەزعی کەرکووک بڵێ جارێتر مەلەفی ئەمنی لەدەست کورد بێ ئەوە بە تەسەوەری من زۆر زەحمەتە ئەمە بۆ ناوچەکانی دیکەش ڕاستە بەڵێ شكل عام يعني جارێکی کە مەلەفی ئەمنی مەلەفی استخباری مەلەفی عسکەری بە دەرەجەیەک ناگرێتە دەست کورد حتا ئەگە پێشمەرگەش بگەڕێتەوە بەڵام بە شێوەیەکی سووەری لەوانەیە ئەوش بە مجاملە بەڵام ئەو استراتیجیی هەیە بەردەوامە ئەو استراتیجیی من بە تەسەووری من بەردەوامە چونکە ئێمە نەمانتوانی 15 ساڵ 13 ساڵ المهم يعني ئەوەنە ساڵ نەمانتوانی نمونەیەک پێشکەشکەین کە بڵێن کاکە هیچ نەبێ نمونەی باو با پیرمان کاکە خۆ جارانە یاوت لا فرق بين عربي وعجم إلا بالتقوى العدل أساس الملك ئەمانەمان نەکرد کاکە تێگەیشتی فەرهودی ماڵانمان کرد کۆمەڵێ نەخێنەوارمان هێنا کۆمەڵێ مەنەفێسمان دروست کرد لە ئیدارە لە نازام چی تێگەشتی هەمووی بەسەقەتی لەبەرەوە ئێمە نەجاحەتمان نهێنا ناتوانین جارێتر بتوانین نەجاحەت دێنین مشکلەی کەرکووک با پێت بڵێم دوێنێ زۆر ئاسان بوو کورد عەرەب تورکمان اتفاقمان نەکرد ئێستا کورد بۆتە چەند پارچەیەک عەرەب بۆتە چەند پارچەیەک شیعە عەرەبی سونە عەرەبی بەغدادی عەرەبی شیعی عەرەبی شیعی ئێرانی وەرەمانە تۆ اتفاقە تورکمان هەمان شت یعنی ئێستا کەرکووک ئەتوانم بڵێم ئاڵۆزتر بووە لە جاران ئەتوانی زۆر ئەتوانم بڵێم بە دەستوری باو با پیرمان ئەمان توانی حەلی زۆر مەسائل بکەین هەر خۆمان دابرچین کورد تورکمان عەرەب بەڵام ئێستا لەوە دەرچوو چونکە ئیستراتیجیات هەیە تورکمان هەیە سەر بە دەرەوەی با بڵێن هەرێمی کوردستانە دووەلی ئیقلیمی عەرەب هەیە سەر ئەمە چۆن ڕێکخین ئێمە خۆمانش وەکو کاک حەسەن ئاماژێ پێدا خۆمان متفق نیمان لەناو خۆمانە لەبەرەوە زۆر معقەدە بتوانی بگەڕێیتەوە وەکو جاران دەسەڵاتی 100% بێ زۆر زەحمەتە باشە بە زۆکو تعریبیشی بوتی لە سەراستی بۆ منە حکوومەتی هەرێم لەگەڵ بەغداد کە بە ڕێزووتە دێسە تعریبەکە لە سەرەمی بەعس خراپترە بە قسەی خۆت هیچ نەکراوە بۆ ڕاگررتنی هیچ ناتوانێت خۆی کورد چییە کورد کە تۆ متفق نەبی لە بەغا تۆ زەعیفی تۆ تا ئێستا نەتوانیوە بە قەدەر سەدر شتێک بکەیت تێگەشتی کە تۆ حیزبێکە ئەوەنە ساڵ ئەگە پارتی ئەگەر یەکێتی ئەوەنە ساڵە نەتوانی جەماوەری خۆت بجوولێنی تۆ معنایەوەیە تۆ مەشلولی تێگەشتی ئەوە نییە تۆ سەرکردت هەیە و حیزابات و ئەمڕۆ ئەحزاب بەسراون بە مادە سقەت بێ مادەکە نەمێنێ هەمووی بەردەبارانیانەکەن زانیت عکسی عەرەب فەرمووی ئێستا خۆ عەرەبی شیعە چیەکە 25 مانگ تا چاوەڕێکە بزان لە عێراقا چییە بێ تێگەشتی حیسابات هەیە تێگەشتی ئەوان زیندون کاکە ئێمە هاوڵاتی ئیمانی نەما بە ئەحزاب بەس بۆی گەندەڵیەوە نەبوو بۆی گەندەڵی ئەحزاب کە ئەڵەی حزبی یعنی تۆ بزنزمانی تێگەشتی حیساباتەکان گۆڕا یعنی جاران کورد ئەیوت یعنی جارێکی کە کوڕی خۆی ناکاتە قوربانی کچی خەڵک هەرچەنە من کچم زیاتر خۆش ینی پێ دووە ینی بە هەڵبژاردن ئەم جارە کە ناوچەکە کەمێک باری لاری کورد لەو ناوچان ڕاست بێتەوە ئەم هەڵبژاردنە ئەنجومەنی پارێزگاکان کە لە بڵین ساڵی داهات و لە مانگی چواران سەدەوە تەئامورێکی زۆر گەورەی لەسەر مەوزوعی کەرکووک یعنی تەسەور مەکە ئەوە بە ئاسانی عەرەب تورکمان بێت بڵێ وەڵا کاکە وەرە تۆ ئیستیفتا بکە چونکە ئێمە فەشەلمان هێنە لە گرنگترین فەقەرەی مادەی 140 ئەویش تەطبیع بوو تەطبیع ئاساییکردنەوە چی مامەعنا تۆ وەزعی کەرکووکت بگەڕانایە ساڵانی 50کان و 60کان تۆ نەتوانی تێگەشتی تەطبیع زۆر مهمتر بوو لە مەسەلەی تعداد و ئیستیفتا چونکە تۆ نەتوانی ئەوەت بکەی نەتوانی تۆ عەرەبێک ڕابکێشیت بۆ لای خۆت نەتوانی تورکمانی ڕابکێشی تۆ هاتی ئەحزابی کارتۆنی دروست کرد بۆ عەرەب ئەمە یەکێتیە ئەمە پارتیە ئەحزابی کارتۆنی دروست کرد بەڵێ ئەگەر بەناو حیزبی دروستی نەکرد بێ بەناو لایەنگری ئەوە کارەسات بوو چونکە ئێمە تیکراری ئەخطائی بەعسمان کرد لەناو کەرکووکە بەرامبەر عەرەب بەرامبەر تورکمان باشە سپاس دەکەم حەسەن سەبارەت بۆی کە کورد بەدەنگدان و بە یەک لیستی دەتوانێت کەمێک ئەو نالەبارەی کورد لە ناوچەکە باش بکاتەوە ئەمێن یاخود ڕێگەی تر چی هەیە بۆ دۆخی ئەو ناوچانە هەر لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ڕێیەکمەیە نەگۆڕن جارێکی تر محاڵە کورد
بتوانێت وەکو پێش 16 ئۆکتۆبر ئەو ناوچانە کۆنتترۆلکە ئللا لە یەک کاتێکە کە عێراق تووشی ڕووداوێکی وەکو ساڵی 2004 دەبێت یان گۆڕانکاریی گەورە لە ناوچەکە ڕووبە زمینە بۆ کورد بڕەخسێنێ کورد بچێتەوە ئەو ناوچانە کۆنتترۆلکە ئەجینا بەم دۆخەی ئێستاوە بەم بێتفاقی و بێبەرنامەیی کوردەوە تەنها ئەوەندەمان پێکرێ ئەگەر بکرێ و ئەگەر سەرکەوتوو بین و ئەگەر کاری بۆ بکەین بتوانین لە ڕێگای هەڵبژاردنەوە هاوسەنجی بگۆڕین بتوانین لە ڕێگای هەندێ اتفاقات و ڕێککەوتنەوە و بتوانین هەندێک جیاری لەگەڵ بەغدا بکرێ بۆ ئەوەی تۆزێک لەوێ کورد هاوسەنجی بۆ بگەڕێتەوە و تۆزێک لە دام و دەستگاکانە لە بواری ئەسکەری و ئەمنیە کورد بگەڕێتەوە ئەو ناوچانە بەڵام جاریشی تر ئەو کەرکووکەی کە لە پێش 16 ئۆکتۆبر کەرکووک و شنگال و خورمات و ئەوانە لە بەردەستی کووردا بوو بەم دۆخەی کە ئێستا هەیە بەم سیاسەتەی کە ئێستا کوردکاری لەسەرەکە بەو سیاسەتی کە بەرامبەرەکەمان ئیشی لەسەرەکە بەو ستراتیژە قوڵەی کە تورکیا و ئێران هەیەی بۆ کەرکووک و بۆ ناوچەکە جارێکی تر نابێت چاوەڕوانی ئەوە بین کەرکووک و ئەو ناوچانە وەکو جاران لە بەردەستی ئێمە بێ ئەکرێ مشارەکەمان پێ بکرێ ئەکرێ بەڵام سۆری بەڵام لە ڕێگای هەڵبژاردنەوە لە ڕێگای بردنەوەی محافظ لە ڕێگای دیبلۆماسیەت و قۆستنەوەی هەندێک ناکۆچی لە نێوان پێکاتەکانی تر لە ڕێگای جارێکی تر بە عقلیەتێکی تازەوە بە بەرنمەیەکی تازەوە لەگەڵ عەرەب و لەگەڵ عەرەبە میانڕەوەکان لەگەڵ تورکمان میانڕەوەکان بکەوینەوە گفتوگۆ و هەندێک یاری سیاسی نوێ بکەین بۆ ئەوەی لەوێ کورد ئامادەجی خۆی تۆمار بکاتەوە. حەکم زۆر بە کورتینی و خولەک پێ دوای ئێمە پندمان تا ئێستاش لە 16 ئۆکتۆبر وەرنەگرتووەکو پند لە هیچ پندێک ئێمە ئیسفادەمان نەکردووە چی 16 ئۆکتۆبر چی سیوێکی ئاو تا ئێستا با بڵێن نووسەرێک لێکۆڵینەوەیەک ئەسبابی سیوێکی ئاب ئەسبابی 16 ئۆکتۆبر بە شێوەیەکی علمی منصف بۆ ئەوەی ئیسفادەی لێ بکەین نەمان کردووە. تۆش پێ دوای پندماوەتەکە حەسەن من پێم وایە 5,000 ساڵە کورد هەڵە دەکا یان با بڵێن سەرکردەکانی کورد هەڵاکەن پندمان لێ وەرنەگردووە و لەوە من بێ ئومێدم پند لەم ڕووداوە تاڵانە وەربگرین بەو ئومێدەی لە شوێنێکا بوەستین و پندی لێ وەربگرین و بتوانین بە قازانجی قەزەی میلەتەکەمان بەکاری بێن. سپاسان دەکەم بۆ بەرەزان حەسەن بارام شارەزای لە کاروباری ناوچە دابڕێراوەکان و حاکم حەمدیگری شارەزای بواری سەربازی و سپاس سپاسان دەکەین زۆر سپاس بۆ تا سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.